سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین دیارە ئێستا لە پارکی گوڵان مەراسیمی هەڵکردنی مەشغەڵی ئاگری نەورۆز بڕێوە چێ لەلایەن ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە ڕێکخراوە. ئێستا دیمەنەکان ئەبینن کە هەریەکە لە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بەرپرسی لە قیدەی پارتی دموکراتی کوردستان فەرماندەی هەڵگۆرد تەواوی دام و دەستگاکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران و بەتایبەتی لە قەزای ناوەندی سۆران ئێستا بەشدارن لە مەراسیمی هەڵکردنی ئاگری نەورۆز لەگەڵ هەڵکردنی ئاگرەکەش تاوەبارانێکی کەم هەیە لە ئیدارەی سەربەخۆی سۆران. ئەوە ئێستا مەشغەڵی هەڵکردنی ئاگری نەورۆزە کە ئەمڕۆ یەکی خاکەلێەوەی ساڵی 2024 کوردیە وەک دەبینن کە ئێستا مەراسیمی هەڵکردنی ئاگر بەڕێوە ئەچێ بە بەشداری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەرپرسی لە قیدەی پارتی دموکراتی کوردستان و تەواوی دام و دەستگاکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە ناوشێوەی شار و شارۆچکەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش مەراسیمی هەڵکردنی ئاگر بە شێوازێک بەڕێوە ئەچێ. تەنها لە قەزای مێرگەسۆر ئەمڕۆ مەراسیمی هەڵکردنی ئاگر بەڕێوە ناچێ وەکو قایمقامی قەزای مێرگەسۆر لە پەیامێک ئاماژە پێکرێ و هاوخەمیەک بۆ قوربانیانی لافاوەکەی شاری دووهۆک. ئاگر هەردەم لە جەژنی نەورۆزدا یەکێکە لەو هێمایانەی سەربەستی و ئازادی و ڕەتکردنەوەی زوڵم و ستەم و زۆرداری دێت بۆ یەکەلی کورد لە هەموو شوێنێک بێتن. گرنگی و تایبەتمەندی بە جەژنی ئەورۆز داوە لە ئێستاشدا کە ئەمڕۆ هەڵکرد لەگەڵ مانجی پیرۆزی ڕەمەزان کە مەراسیمی هەڵکردنی ئاگری نەورۆز بەڕێوە چێت بە شێوازێکە گزارش لەوە بکاتن کە گەلی کورد لە هەر کات و ساتێک بێ ئاگری نەورۆز ئەکاتەوە چۆک لە بەردەم دوژمناندا ناداتن و هەردەم پێیان هەڵێ کە ئێمە مشتاقی سەربەخۆی و ئازادی و سەرفراسی نەبووە. ئەوەی ئێستا ئەبینن مەشغەڵی هەڵکردنی ئاگری جەژنی نەورۆزە لە پارکی گوڵان لە شاری سۆران بەڕێوە چێت. دیمەنەکان ئەگوازینەوە دواتریش پێیانی ئەو چین و توێژانە وەرەگرین کە لێرەن لە سەر دەستپێکردنی جەژنی نەورۆز و بەهار و ساڵێکی نوێی کوردی. نوێبوونەوەی ساڵی کوردی هاوکاتە لەگەڵ یەکەم ڕۆژی جەژنی نەورۆز کە ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی ساڵی کوردی لەگەڵ جیاواز لە ساڵی زاین و ساڵی کۆچی پەیوەستە بە نوێبوونەوەی کە تایبەتە بە جەژنی ساڵی نەتەوەی کورد. ئێستا وەکو لە دومینەکاندا دیارە کە ئاگری نەورۆز هەڵکرا وەکومان تاوەبارانێکی شەیە بەڵامی دیچین و توێژەکان بەشدارن بە شێوەیەک بۆ ئەوەی کە خۆشی خۆیان بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆز دەرببنەوە. دیمەنەکانی زیاتر بۆ ئێوەی بەڕێز ئەگوازینەوە لەگەڵتان بەردەوام. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی دەیبینن مەراسیمی هەڵکردنی ئاگری نەورۆزە لە پارکی گوڵان کە لەلایەن ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە ڕێکخراوە بە بەشداری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەرپرسی لە قیدەی پارتی دموکراتی کوردستان. مەراسیمی هەڵکردنی ئاگر لە ئێستادا ئاگرەکە کراوەتەوە لەگەڵ حکومەت تاوەبارانێکی شەیە. دیمەنەکانی زیاترتان بۆ ئەگوازینەوە. بینەران زاری کرمانجی لەگەڵمان بن بۆ ئەوەی
چین و پەیامی چین و توێژەکانی شوەر بگرین لە یادی جەژنی نەورۆز و سەرهەڵدانی ئەو جەژنە نەتەوەییە وەکو وتمان بەشێک لەو وانەی کە لێرن پەیامی ئەو توێژانە وەربگرین کە بەرپرسی لەوەیە. بەڵێنەرانی زاری کرمانچی وەکو گوتمان ئێستا مەراسیمی هەڵکردنی ئاگری جەژنی نەورۆز لە پارکی گوڵانبەڵێەوە چێتن لێرە بە دەستگاکانی سووریاری سەربەخۆی سەرامە تایبەتی سنتەری خەزای ناوەندی سۆران بەشدارن لەگەڵ ئەوەی کە ئێستا بارانیش ئەبارێتن من هەوڵەدەم پێیانی زیاتر بواسینەوە دەچن لە خۆشەویستانم بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان بەردەوام ببین بۆ گواستنەوەی دیمەنەکانی هەڵکردنی ئاگری جەژنی نەورۆز. من هەوڵەدەم پەیامی بەرپرسی لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان وەربگرم. دکتۆر ڕێبوار ئەگەر بێتە لای من ئەو کاتەتان باش و پەیامی ئێوە وەکو بەرپرسی لە قیدە بە بۆنەی هاتنی ساڵی نوێ. سەرەتا ئێمە ئاوخەمی خۆمان دەڕبڕین بۆ قوربانیانی لافاوەکەی دۆک و لێرە پرسە و سەرخۆش خۆمان ئاراستەی کە سوکاریان نەکەین و داوای لە ڕەب العالەمینەکەن کە ئەوە دوا ناخۆشیان بێ. بێگومان نەورۆز بۆ خۆی هێمای ئێرادە و سەرکەوتن و هێمای ئەوەیە کە ئێمە وەکو گەلی کورد لە ساڵانی لە چەندین سەدەوە بەرامبەر بە جەور و ستەم وەستاینەتەوە. پەیامی ئێمە پەیامی ئاشتیە و پەیامی تەباییە، پەیامی یەکڕێزی نێوان هێزولانە سیاسەکانە بۆ بۆنەوە جەخت لەسەرەوەکەینەوە کە ئێمە هیچ تەوەزمێک هیچ بزاوێک هیچ هەوڵێک قبول ناکەن کە بیەوێ لێدان بێت لە دەستکەوتەکانی دگەلی کورسان بێ قوارەی هەرێبی کورسان بچووکاتەوە. ئەم قوارەیە بە خوێنی هەزارها لاو لەرێبی کورسان هاتوۆتە بە خوێنی هەزارها لاوی کەش دێت دەپارێزرێت. بۆیە ئێمە وەکو خۆمان وەکو پارتی ئەم بۆنە پیرۆزە ئەم بۆنە نەتەوەیە دەخۆزینەوە لێرەوە پەیامی ئاشتی پاتەکەینەوە پەیامی تەبایی و داواکەین هێزولانە سیاسەکان هەمووی تەبا و یەکڕێز بوو یەکدەنگ بن لە هەمبەر ئەو زوڵمەی کە کرێ بەرامبەر بە خەڵکی کوردستان بەرامبەر بەو سیاسەتی کە پێدەڵێن سیاسەتی برسیکردنی خەڵکی کوردستان مافەدارەیەکانی ئێمە زەوت تەکراوە لە بەغدا هەڵێک هەیە لە بەغدا بۆ ئەوی کە قەوارەی دەسووریێری کوردستان بچووکاتەوە بۆ ئێمە تێکرای ئەم پرۆسەی ڕەتەکەینەوە. سپاس بۆ تۆ. جگەلەوە ئێستا سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش لێرەیە. من هەوڵەدەم پەیامی ئەویش وەربگرم کاکەڵگورد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتین پەیامی تۆ وەکو سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆز و سەری ساڵی کوردی. وێڕای هاوخەمیمان بۆ هەردوو شاری دۆوەکو زاخۆ کە ئەو کارسەتە تەزێنی دوێنێ ڕوویدا هەر لەسەر هۆکارەش بۆ ئێمە ئاهەنگەکەمان بچوو کردەوە تەنها کرمانە ئاگرکردنەوە. پەیامی ئێمە نەورۆز ڕەمزی خەباتە دژی ستەمکاری بە هەزاران ساڵ هیچ شێوازێک نەما بۆ ئەوە ئێمەی کورد لە ناو بن بمان تێوێنەوە. دوای ئەو هەموو ساڵە ئێمە دەبێت دژمنان ئێستا لەوە تێبگەن کە ملەتی کورد بە هیچ شێوازێک نە ئەوەی پێشتر و نە ئەوەی ئێستاش کە هەوڵی بۆ دەنەن ئێمە نە دەتاوێنەوە نە لە ناو دەچین. بۆیە باشتر وایە هەوڵی ئەوە بدەن کە دەستی کە ئێمە دەستی ئاشتی درێژ دەکەین ئەوان دەستی ئاشتی زارش کە بۆی درێژ بکەن بمانێ بۆ بتوانین بە شێوەیەکی سەقامگیر لەو وڵاتە بەیەکەوە بژین. ئەگەر قەرار بێتن ئەوان بەوە تێبگەن کە ئێمە لە ناو دەچین و بۆ شێوازانەکە ئێستا هەوڵی بۆ دەدەن ئەوە خەیاڵیان خاوە بێ باشترەوانیان لە ڕابردوو وەرگرتە بێتن.
سواز بۆ تۆ ئەمەش پەیامی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بوو لە یادی جەژنی نەورۆز وەکو خۆشی ئاماژەی پێکرد مەراسیمی هەڵکردنی ئاگری نەورۆزیان سنووردار کردووە بۆ ئەوەی هەم وەکو هاوخەمیەک بۆ قوربانیانی ڕووداوەکەی شاری دهۆ کە ئەو لافاوی دوێنێ لەوێ دروست بوو بۆی هەوڵدراوە ساڵاتچیەکان بە جۆرێک کە تەنها هێمایەک بێ بۆ جەژنی نەورۆز وەکو جەژنێکی نەتەوەیی لە ئێستادا ئەو مەراسیمی هەڵکردنی ئاگری نەورۆزە لە پارکی گوڵان بەڕێوە ئەچێتن دیمەنەکان بەگوازینەوە و هەوڵەدەم پەیامی چەند ڕێزێکی تری شۆر بگرین ئەوانەی کە لێرن لە بەڕێوەبەری لێدان دەستگاکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە بەشداریان لە هەڵکردنی ئاگری جەژنی نەورۆزدا کردووە. بەڵێ بینەرانی زاری کرمانچی وەکو گوتمان لەگەڵ هەڵکردنی ئاگریش ئێستا باران بە شێوەی تاوە دەستی پێگردێتەوە ئەوەی بینیتان دیمەنەکانی هەڵکردنی ئاگری نەورۆز بوو لە پارکی گوڵان کە لەلایەن ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە سازکرا بوو بە بۆنەی هاتنی نەورۆز و سەری ساڵی کوردی جارێکی تر ئەو جەژنە لە هەموو لایەک پیرۆز بوو.